بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله أيها الأخوة والأخوات الأعزاء. خوداتان لێبێ میوانانی بەڕێز الأمن والسيادة حديث طويل. سەبارەت بە ئاسایش و سەروەری گفتوگویەکی وئاخاوت دعيت إلى مؤتمر للأمن في السويد. داوت کراوم كنا في المعارضة وتفاجأت في هذا المؤتمر. داوت کرام بۆ ئەم کۆڕبەندە و کۆڕبەندەکە سەبارەت بە چەک و شەڕ و ئەو بابەتانە نەبوو. دارت عن مسألة أمن السبراني الكمبيوترات والإنترنت وإلى آخره. ودارت عن ئاسایشی ئەلکترۆنیەوە بوو و سیاسەتەوە ودارت على التحكم في مسألة الجينية والتحكم بها وأمن هذا الموضوع. فالحقيقة لڕاستیدا نحن نعيش الآن ئێمە ئەوڕۆ عالم مختلف لە جیهانێکی جیاواز دەژین وفي عالم و لە جیهانێکی ئاڵۆز دەژین تبرز بأشكال مختلفة و دیدی جیاجیا و شێوازی نوێنی المواقع منها التنافس عن النفوذ. ولا بد أن عندما نتحدث عن مسألة الأمن والسلام والسيادة أن نتحدث عن الوضع الدولي. فنشاهد الآن أن الوضع الدولي لم دەبینین کەوا ڕەوشی نێودوڵەتی خراپە و ململانەی نێودوڵەتی هەیە و جەنگ بەرپایە. تتعزز يوما بعد يوم وهناك كذلك تراجع وتغيرات اقتصادية سيشهدها العالم أكثر وأكثر بعام مرور منها تراجع قيمة النفط بەتایبەتی هەرزانبوونی نرخی نەوت سەرمایەکان و ئەو بازانەی کە بۆ وزە دانراوە خی گەورە تەمەنێکی دیاری کراوی تا ناوە بۆ تەمەنی مرۆڤ کە ناتوانێت ئیدی نزیکەی 100 ساڵ تەمەنی بەڕێوە بات بەهۆی ئەو جیناتی کە گۆڕانکاری بەسەدا هاتووە. باشترین نمونەش ئێمە دەبینین کە ئەوروپا گۆڕانکاریەکی زۆری بەسەدا هاتووە، بەریتانیاش لە ئەوروپا دەردەچێت. لە ناو ئەوروپا و یاخود ئەوەی کە لە دەرەوەی ئەوروپادایە ئیدی میحوەرێکی نوێ هاتووە لەگەڵ دەریای بەڵتیق و دەریای ڕەش و ئەتلانتیک و ئەمەش دەبێتە تەگەرێک بەرامبەر یەکێتی ئەوروپا. خاڵی دووەم دەبینین کە ناکۆشی هەیە لە نێوان ڕووسیای فیدراالی و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەوانەیە قەرم سووریا باشترین نمونەن بۆ ئەم ناکۆچیانە. سەرباری ئەمەش چین بۆ یەکەم جار بەسەر دەریاکاندا کۆنتترۆڵی خۆی دەکات و هەژمونی خۆی دەسەپێنێت کە چارێگەکی هەموو داهاتەکانی جیهانی بەدەستدا و ئیدی کە بینیمان کە هەوڵەکانی خۆی چر کردوەوە کە تایوان دووبارە بخاتەوە نێو ژێر هەژمونی خۆیان و تەحەدای ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەکات. بەڕێزان ئەم جیهانە وەکو دەبینین کە دەریای سوور کە پێشتر دەتوانین بڵین سەربەخۆ بوو ئێستا بووەتە بنکەکانی ئیریان، بنکەکانی سین و ئیسرائیل لەم ناوچەیەشدا بەتایبەتی لە هەندێک ناوچەکانی دیکە و نەوەکەندەکان. تورکیاش بەم دوایەش لە سۆماڵ بنکەکانی خۆی کردەوە و ئەم پرسە بووەتە پرسی ئاسایش و سەروەری زۆر جیاوازن لێکدی، بەڵام لە هەمان کاتژدا بەرژەوەندەکان بۆ خۆیان دەبێت ئەم پرسانە ئەگەر بێت و بە وردی سەیری بکەین سیر دەکەین کە گۆڕانکارێکی زۆر بەسەر داهاتووە، بەڵام کاتێک کە سەیری ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەیت بەڕاستی سیر دەکەیت ئەمن و ئاسایش لەم ناوچەیەدا سەروەری لەم ناوچێدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەتایبەتی لەم ناوچەیەدا کێشێکی زۆری تێکەوتووە بەهۆی ئەو ڕووداوە خێرایانە و بەڕاستی کاتێک کە سەیری دۆخەکە دەکەیت لەسەر ئاستی هەرێمی بەرەو شوێنێکی دیکە یاخود بەرەو ئاخارێکی دیکە دەڕوات گۆڕانکارێکی یەکجار زۆر سەری هەڵداوە. بۆ نمونە پرسی تیرۆر
إعادة بۆ الدائرة إلى الخلف بۆ ئەوەی کە دووبارە بگەڕێنەوە بازنەی یەکەم کاتێک کە باس لە چینێت و پۆڵانیەتی هەموو شوێنێک دەکەین یاخود لە ناوچەگەریەتی و جیاوازی نەژاتی دەکەین دەبینین بەهۆی ئەو سیاسەتانە وای کردووە کە زیاتر بەرەو پاشەوە بن سووریا باشترین نمونەیە یەمەنیش بە هەمان شێوە لیبیا ئەمانە هەموو نوێن نمونی نوێن و پرسی فەڵەستین زۆر بەرەو دواوە چووە بە شێوەیەکی مەترسیدار بەڕاستی ئەمە مەترسێکی زۆر گەورە دەبێت بۆ داهاتوو بۆیە لە هەمان کاتژدا لە سەرووی هەموو ئەو پرسە جیاوازەکان دیکەیە ئەمەش بووێتە عقدەیەک لە فکری ئیسلامی و فکری جیهانی ئەم لایەنانە ئەوەی کە لە گۆڕەپانی سیاسیدا و لە گۆڕەپانەکاندا دەبینین و لە گۆڕانکاریەکان دەبینین و هاتنی هێزە نێودوڵەتیەکان و وڵاتە زڵ هێزەکان جا بە هێزی سەربازی بێت یاخود بە هێزی ئابووری بێت ئەمە وا دەکات کە هەڕەشێکی زۆر گەورەتر دەکاتە سەر ئەو ناوچەیە و دەبێ سەرنجی ئەوش بچێشی دۆخەکە لە ناوچەکەماندا هان دەدات بۆ ئەوی کە دووبارە تیرۆر سەر هەڵبداتەوە نەوەک ڕیشەکێشی بکات و لە ناوی ببات ئێمە بینیمان من بەرپرسیارەتی ئەوم پێدرا کە گورزێکی گەورە ئاراستەی قاعیدە بکەین زۆرمان لێ کوشتن هەزارانمان لێ گرتن و ئەو فکرە سیاسی قاعیدە گۆڕانکارێکی بزۆری بەسەردەهات لە خاکی ڕافیدەین دواتر گەورەتر بووە داعش ئەوەی کە دەیبینین کە داعش بەرهەمی لایەنێکی تند ئاژۆیە و بەرهەمی تا لایەنێکی تند ئاژۆی لێ هاتەوە من لە سووریا لە یەکێک لە وتەکان گوێم لە پرسێک بوو ئەوانش جەختلەوە دەکەنەوە کە داعش ئیدی کۆتایی پێ نەهاتووە بەڵام مەترسیەکانیشی مایە سەرباری ئەوەی کە چەند مەترسیدارە داعش لە هەمان کاتژدا ئەوەی لە داعش مەترسیداتر ئەوەیە ئەو لایەنانی کە دژی داعش شەڕیان دەکرد ئەمڕۆ لە نێوان یەکدیدا ناکۆکن کێشەکانیان تاوکو ئێستا بەردەوامە لە نێوان یەکدی و بە شێوەیەکی دیاریکراویش لەم ناوچەیەدا باسی لێ دەکەین ڕووداوەکان یاخود ئەو ڕوودا و گەلانە بەڕاستی وای کردووە زۆر سەر ئێشە بێت ئەمە بە هیچ شێوەیەک لە سووریا گەمار و نادرێت بەڵکو لە عێراق دواتر بۆ فەڵەستین بۆ وڵاتانی دیکەش ڕنگ دەداتەوە ئەوەی لە فەڵەستین ڕووی دەدات تەنیا لە فەڵەستینەوە نامینێت ئەوەی لە یەمەن لیبیا یاخود وڵاتەکان دیکە سەر هەڵدەدات ئەمە تەنیا گۆشەگیر نابێت بە یەک ناوچە بەڵکو ڕنگ دەدراتەوە بۆ ناوچەکانی دیکە وەکو چۆن بینیمان لە وڵاتەکانی دیکە داعش هاتنە نێو عێراق و توانیان پێگەی خۆیان بەهێز بکەن ئەمە سەرباری ئەوەی کە کۆچ و ئاوارەیی لەسەر ئاستێکی زۆر گەورە تەشەنەی کرد لە هەموو جیهاندا ئەم دۆخە وای کرد کە هێزە نێودەوڵەتیەکان دەستیان لەم دۆخە وەربدەن و خۆیان بکەنە بەشێک لە ناکۆچەکان تورکیاش بۆ ئەوی کە دۆخی خۆی بپارێزێت بۆ ئەوی کە بەرژەوەندیەکانی خۆشی بپارێزێت ئەویش دەستی وەردا تورکیا میلیشیاکانی بەکارهێنا تورکیا هێزە سەربازیەکانی بەکارهێنا ئۆپەراسیۆنی ئەنجامدا و ناوچەی گرت ئێران هەمان شت ئێران ڕۆلێکی دیکەی هەبوو لە ناوچەکە ڕۆلێکی هەرێمی ژێرا ئێستا دۆخەکە هێندە ئاڵۆزە و هەژمونی ئەم وڵاتانە زۆر زۆر بەهێزە بەهێز لاواز دەخوات و لاوازەکەش هەوڵ دەدات خۆی لاژێر بەڕۆژکی ئەواندا ڕزگار بکات و بە شێوەیەک لە شێوەکان خۆی دوور بخاتەوە ئیدی هۆکاری یەکشێک لە هۆکارەکان کە ئەم دۆخەی لێ ڕوویداوە کارەسات و ماڵ وێرانیەکەیە کە فاکتری زۆر جیاواز وای کردووە کە بگەڕێتەوە ئەم دۆخە بە تایبەتی ڕژێمە دیکتاتۆریەکان شێوازی پرۆسی سیاسی کە لە گۆڕەپانەکەدا ڕووی دەدات لە ناوخۆ لە هەرێمی لە ئاستی نێودوڵەتیدا
و ئەو دۆخی کە ئێستا ئەمڕۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوبەرووی دەبینەوە ئەمانە هەموو پەرچە کردارن ئەگەر بێت و عێراق بە نمونە بهێنینەوە بالنتيجة من العراق چونکە خۆمان عێراقین إنه العراق دەبینین کە عێراق خطيرة لە سێ چوار دۆخی زۆر مەترسیداردا تێدەپەڕێت یەکەم تاوکو ئێستا یەکێتیەکی نیشتیمانی بەهێز نەبووە و گۆشەگیریەک هەبووە لە پرۆسی سیاسی بە هەموو شێوەیەک بە هیچ شێوەیەک نوێنەراتی هەموو پێکاتە عێراقیان ناکات ملیۆنان ئاوارە و پەنابەران هەیە نەخۆش هەیە بریندار هەیە هەژار هەیە لەم وڵاتە دەوڵەمەندەدا کێشەی دیکەش هەیە ما يتعلق بوحدة المجتمع لەبارەی یەک ریزی کۆمەڵگەی عێراقی و یەشێتی نیشتیمانی عێراقیەکان بڕیاریان نەداوە و ناشزانن بۆ داهاتوو چ جۆرە دەسەڵاتێک بەڕێوە ببان من کاتێک کە باس لە دەوڵەتێکی ئیتیحادی دەکەم بەڕاستی نازانن چۆن دەوڵەتی ئیتیحاد بەڕێوە ببان کاتێک کە باس لە پەیوەندیەکانی نێوان بەغدا و هەولێر دەکەین نازانن چۆن بەڕێوەی ببان چۆن کێشەکان چارەسەر بکەنەوە و تا قەیرانێکی ئابووری ڕوو لە عێراق دەکات وەک چۆن دەستی پێکردووە لە هامان کاتیشدا لە داهاتوشدا دەکات وای کردووە کە سێکتەرەکانی کارکردن سێکتەرەکانی گەشتەسەندن و ئاوەدانکردنەوە ڕوبەرووی قەیرانێکی زۆر گەورە بێتەوە عێراق کە بە هەموو شێوەیەک واستيرادا وای کردبوو کە بە هەموو شێوەیەک دژاتی مادە هۆشبەرەکان بکات ئەمڕۆ بووەتە گۆڕەپانێک بووەتە گوێستگەیەک بەڕاستی کە بە هەموو شێوەیەک مادە هۆشبەرەکان تێیدا کار تێدا دەکرێت تاوکو ئێستا لە ساڵێکدا زیاد لە 2000 بۆ 2600 کەس لە دادگاکاندا دەستگیرکراون و دەست بەسەرکراون بەهۆی بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان ئەمە بەڵگەیەکە کە بەڕاستی بێکاریەکی مقەنع هەیە ئەمەش بەهۆی خراپی ئیدارەدانی کەیسی ئابووری خراپی ئیدارەدانی دەسەڵاتی دەوڵەت ئەمەش وای کردووە کە بە هەدەردانێکی زۆر گەورەی سامانی عێراق بگرێتەوە ئەمەش بەرۆکی عێراق گرتووە بەرۆکی هەموو تاکێکی عێراق گرتووە بەرۆکی هەموو ئابووری عێراقی گرتووە و گورزێکی گەورەشی تێدا ئاراستە کردووە ئەم مەترسیانە پێویستە بە هەموو شێوەیەک زۆر بە جددی ڕوبڕویان ببینەوە بالإضافة إلى انتفاء العملية السياسية هەروەها پرۆسی سیاسی بەڕاستی بەستنێ بۆ عێراقیەکان چونکە ناکۆچی ناوخۆیەکان ناوخۆچی هەرێمی و ناکۆچی نێودوڵەتەکان لە گۆڕەپانی عێراقدا ئەنجام دەدرێت عێراق بۆتە گۆڕەپانێک بۆ دژاتیکردنی ئێران و لە هەمان کاتیشدا بۆ ئەو وڵاتانی کە پشتیوانی ئێرانیش دەکەن و عێراق بۆتە گۆڕەپانێک کە هەموو لایەنەکان هەوڵ دەدان کێشەکانیان لێرەدا یەکلایی بکەتەوە من سەرباری ئەوی کە پشتیوانی حکوومەتی عێراقی دەکەم بەڵام هیچ ئامرازێکی بەهێزی نییە بۆ ئەوەی کە ڕوبەڕووی ئەو دیاردانە ببێتەوە و لە کۆتایی وێزگەکەدا دەبێت ڕوبەڕووی ئەمە ببینەوە یاخود بیر لەوە بکەینەوە کە نەوەی نوێی تیرۆر یاخود نەوەی سێمی تیرۆر دەبێتە یەکێک لە مەترسیە داهاتوەکان بۆ عێراق من شانازی بۆ دەکەم کە یەکەم سەرکردە بووم لە ڕێگەی هێزەوە گورزێکی زۆر گەورم لە تیرۆریستان و هەموو میلیشیا چەکداریەکاندا بەڕاستی دەتوانم بڵێم داعش ئەگەر بێت و لە ڕووی سەربازیشەوە لاواز بێت بەڵام هزری داعش لە مێشک و لە هزری تاکی عێراقیەکاندا ماوەتەوە ئەمەش وا دەکات کە نەوەی سێەم ڕوودەدات لەوانەیەنەوەی چوارەمیش ڕووبدات یاخود منداڵ و نەوەی ئەو تیرۆریستانە کە لە ئەشکەوتەکان لەدایک بوون کە لە ئەشکەوتەکان لەدایک بوون و لە ئامێزی تیرۆردا لەدایک بوون ئەوانش لەوانێ بنەوەی سێوم و نەوەی چوارەمی تیرۆر من نامەوێت کەسێک ناویبێنم بەڵام کەسێکە زۆر هاندەری تیرۆر و لە هەمان کاتیشدا بیریتون ئاژۆیە کە ئێستا 2000 زانیاریم بۆ هاتکە چۆتە ئێران و لە ئێران ماوەتەوە ئیدی ئەمانە هەموو نمونەن من دەمێ شتێک بڵێم ڕوبەڕووبوونەوەی تیرۆر لە ڕێگەی هەواڵگریەکان
لە ڕێگەی گۆشاندنی گورزی سەربازی بەس نییە بەڵکو دەبێت کۆمەڵگە چاکسازیەکی زۆر بۆ بکرێت دەبێت هۆشیار بکرێنەوە دەبێت هەموو شتێکیان بۆ بکرێت بۆ ئەوەی کە دوور بکەونەوە لە هەزری تونند ئاژۆیی ئەمە بۆمبێکی کاتیە هەر کاتێک ئەگەری تەقینەوەی هەیە ئەگەر بێت و کێشەکان چارەسەر نەکەینەوە ڕێگە چاری گونجاو بۆ کۆمەڵگە نەدۆزینەوە من کاتێک باس لە کێشەی نێوان هەولێر و بەغدا دەکەم دوو پاتی دەکەمەوە کە بەڕاستی ئەمە کێشەیەکە وە من ناڵێم کە بەم ڕستەیە کۆتایی پێبێنین کە بڵێن ئێمە براین نەخێر دەبێت بیسەلمێنین کە ئێمە بەڕاستی براین چونکە کورد ئێمەی پاراست لە هەرێمی کوردستان ئێمەیان پاراست لە ئێمەیان لە ئامێزگرت گەلی کورد فاکتەرێکی زۆر بەهێز بوون بۆ ئەوەی کە ڕژێم کۆتایی پێبهێنێت و پشتیوانی هەموو لایەنە سیاسیەکانی عێراقی بوون بەڵام کێشێکە ڕوونە کێشەکە لە دەستور چارەسەر ناکرێت بەڕاستی بەڕاشکاوی دەڵێم هەندێک پرسەیە هەندێک کێشە هەیە ڕاستە لە دەستور چارەسەر دەکرێت بۆ نمونە یاسای نەوت و گاز دەتوانین چارەسەری بکەین ئێمە 15 ساڵە باس لە یاسای نەوت و گاز دەکەین بەڵام تاوکو ئێستا چارەسەری بۆ نەدۆزرێتەوە باس لە دابەشبوونی یەکسانی داهاتەکانی عێراق و سامانی عێراق دەکەین ئەمە 15 ساڵە باسی لێ دەکەین بۆ ئەوی کە لە ڕێگەی دەستورەوە چارەسەری بۆ بدۆزینەوە بەڵام سەرباری ئەو هەموو نشێوی و هەورازیەوە بەڵام تاوکو ئێستا چارەسەر نەکراوە و تاوکو ئێستا چاودێرێکی سڕ چاودێرێکی ڕاستەقینە نەکراوەتەوە سەرداهات و نەکراوە من لە گفتوگویەکم لەگەڵ برای بەڕێز و خۆشەویستم مەسعود بارزانیدا ئەمە ئەو پرسە باز دەکەم چەند ساڵێک لەمەوبەر بووە وتم ئەگەر بێت و یاسای نەوت و گاز دامەزرێنرا چ کێشەیەک دەمێنێتەوە وتی 85% کێشەکان چارەسەر دەکرێت و ئەوەی کە دەمێنێتەوە دا بۆ 15% کێشەکان دەبێت ئیدی ئەویش لە ڕێگەی دیالۆگەوە دەتوانین چارەسەر بکەین ئەمە بەشێکی گفتوگۆیەکانی من و بەڕێز مەسعود بارزانی بوو بەداخەوە ئێمە بەم شێوەیە ناتوانین بەم شێوەیە سەیری بکەین نازانین و چۆن لە چوارچێوەی دەوڵەتی اتحادی کارەکانی خۆمان ئەنجام بدەین تایفەگەری سیاسی تاوەکو ئێستا ماوەتەوە بە هەموو مانە سیاسەکەەوە ماوەتەوە بەڕێز سەلاحەدین بەهادین برای بەڕێزم وتی ئاید عەلاوی شیعەیە بەڵام جیاوازی لە نێوان لایەنەکان ناکات و پشتیوانی لە لایەنێک ناکات لە جیلایەکی دیکە من شانازی بە شیعی بوونی خۆم دەکەم شانازی بە موسڵمانی خۆم بوون دەکەم بەڵام ئەمە ناسنامەیەکی تایبەتە بە من کە جیاوازی لە نێوان شیعە و سونە ناکەم جیاوازی لە نێوان کورد و عەرەب ناکەم جیاوازی لە هیچ لایەنێک دەکەین من پشتیوانی هەر کەسێکم کە ستەمی لێکراوە دژی هەموو زاڵمێک و هەموو ئەو کەسانم کە جەور دەکات بۆیە ئێمە کاتێک کە باس لە قەیرانی سیاسی دەکەین چیرۆکەکە ئەوەیە برایان خوشکان لە ناخەوە دەبێ باش بزانیت چۆن ماڵی خۆت بپارێزیت یەک ریزی ماڵەکان چۆن بپارێزیت چۆن بتوانیت ماڵەکەت بەهێز بکەیت ئەگەر بێت و ماڵی نێوخۆیی خۆت بەهێز نەکەیت بەڕاستی کێشێکی یەکجار زۆر گەورە ڕوبەڕووی دەبێتەوە ئەمە ئەگەر ئەمڕۆ چارەسەر نەکرێت لە داهاتوودا دەبێتە هەڕەشەیەکی زۆر گەورە بۆ یەک پارچەی خاچی عێراق بۆ هەموو عێراقیان دەبێ عێراقی هەمووان بێت دەبێ پێناسەیەکی ڕوون و ئاشکا بکرێت بۆ ئەوی کە دەوڵەتی اتحادی چییە ئەرکەکانی چیە بەرپرسارەتەکانی چییە بۆ ئەوەی کە هاوڵاتی عێراقی یەکسان بێت لە مامەڵەکردن لەگەڵی بۆ ئەوی هاو نیشتمانیەکی دروست هەبێت بۆ ئەوی کە بتوانێت بە هەموو شێوەیەک باس لە ئەم بکەین باس لە ئاسایش بکەین باس لە سەروەری بکەین باس لە داهاتووینەوەکانی داهاتوو بکەین ئەگەر بێت و جیاکاری تایفی و ئەو قەیرانە ئابوووریە بەم شێوەیە نەبووایە تیرۆر بەم شێوە بەهێزە سەری هەڵنەدەدات ئێمە دەمانوت کە لە لەندەن هاتووە لە پاریس هاتووە لە ئەفغانستان هاتووە لە شوێنێکی دیکە هاتووە بەڵام کاتێک کە بینیان کە بینیمان سێ بەشیان عێراقیەکان بوون چونکە
بەڕاستی هیچ ژیانێکی نەبوو هیچ کەرامەتەکەی نەپارێزرا بوو و هیچ بە شێوەیەک شوێکان خزمەت گوزاری پێ نەگەێنرا بۆ خۆشگوزەرانی نەبوو ئەمڕۆ کە ئاوارە و پەنابەرەکان ئێستا لە ژێر خێوەتەکاندا دانیشتن بەڕاستی کێشێکی زۆری هەیە سوپاسی گەلی کورد دەکەم کە پشتیوانیان لە ئاوارەکان کرد و لە ئامێزیان کرد بەڵام بیر لە دۆخی ئاوارەیەک بکەوە ئێستا بەم دۆخەوە ئەمڕۆ لە ژێر خێوەتێکدایە چۆن بیر دەکاتەوە چۆن بە ئەرێنی بیر دەکاتەوە بۆیە من پێم وایە هیچ جێگرەوەیەک نییە کە دەبێ و دەبێ لە ڕێگەی چەند بنەمایەک و لە ڕێگەی فاکتەری زۆر سەریکەوە بتوانین ماڵی خۆمان یەک بخەین بۆ ئەوی چاکسازیەکی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی ئەنجام بدەین بۆ ئەوی کە عێراق بەرەو هەنگاوێکی زۆر گرنگ بنێت ئەم عێراقە ئێستا لە هەموو ڕوویەکەوە لاواز و سیسە لەوەتەی دەوڵەتی عێراقی دامەزراوە کە لە 20ەمی سەدەی ڕابردوودا دامەزرا هەموو ناوچەکەی دەپاراست هەموو پێشەنگی نمونەی سیاسی بوو لە هەموو ئاستێکدا دەڵێن یەکێک لە مامەکان کە مامەکانم کە بەڕێوەبەری یاخود بەرپرسی یەکێک لە ناوچەکانی عێراق بوو دەڵێ بودجەیەکی تایبەتی هەبوو بۆ ئەوی کە لە دۆخی کشتتوکاندا خەرجی بکات و لە کە باسێکدا باسی لەوەدا کرد کە ئیدی بتوانین بە هەموو شێوەیەک ئابوورێکی بەهێز عێراق دروست بکەین کە تێککە سەیری دۆخە دەکەین لەو کاتەدا بڕیاریان دەکا بەنداوی سەرسار بەنداوی دەربەندی خان و چەندین بەنداوی دیکە دامەزرێنێت ئەو کات ئەو شێوەیە بیریان دەکردەوە ئەی بۆچی ئێستا ناتوانین بەم شێوە بیر بکەینەوە دەبێ هەموو کەسەوە بزانێت عێراق ناوەندی سەقامگیری ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورەیە و تێکچوونی عێراق تێکچوونی تەواوی هەموو ڕۆژهەڵات ناوەڕاست دەبێت ئەمریکیەکان پێشتر ئەو قەنەعەتیان نەبوو ئێمە بەردەوام بە ئەمریکیەکان نمان دەگوت عێراق ئەگەر بێت و سەقامجەر نەبێت ڕۆژهەڵات ناوەڕاست سەقامگیر نابێت بەڵام ئەوە قەنەعەتیان بەمە نەدەکرد دواتر کە بینیان دوای چەند ساڵ بینیان کە ئێمە چەند قسەکانمان ڕاستە ئیدی سید کەمزانە چەند کێشەی لێکەوتەوە بەهۆی تێکچوونی دۆخی عێراق دۆخەکە چۆن لە ڕۆژهەڵات ناوەڕاست تێکچوو زیاد لە 40 ملیۆن ئاوارە و پەنەبەر ڕویان لە وڵاتە جیاوازەکانی جیهان کرد بۆیە ئێمە دەبێت پێداگر بین لەوەی کە باشترین دەرفەت بۆ عێراق بۆ عێراقیەکان دیار بکەین و ئێمە باس لە ئاشتی دەکەین بەڵام نازانین ئاشتیمان نایچە من نامەوێت درێژەی پێ بدەم زیاتر وتارەکەم بەڵام ئەمانە خاڵە زۆر گرنگەکان بوو کە دەمیست بە بوێری بەڕاشکاریەوە باسی لێ بکەین ئێمە ناتوانین بەم شێوەیە درێژە بە ژیان بدەین ئەگەر بەردەوام مەترسیمان هەبێت نەخێر دەبێت عێراق تاکی عێراق بەهێز بکەین و خۆشگوزەرانیان بکەین دەبێت عێراق بەهێز بکەین و دەبێت لەسەر ئاستی عێراقدا هەموو شێوەیەک لە شێوەکان کەلێنەکان و بۆشەیەکان پڕ بکەینەوە من نەک لێرە لە زۆربەی پانێڵەکانیشدا باسم لە زۆر جیاواز کردووە بۆ ئەوی کە بتوانین عێراقێکی بەهێز دروست بکەیت داوام لە هەموو وڵاتە عەرەبیەکان کردووە پشتیوانی عێراق ببن و داوام لە تورکیا و ئێرانیش کردووە کە بەڕاستی سەقامگیری عێراق بپارێزن و کاتێک ئێستا دەیانەوێت تورکیا بەتایبەتی لە سوودان و لەم ناوچەیەدا بتوانێت بەنداوی ئەنەهزە دووبارە گەشە پێ بدات ئەمەش کێشێکی گەورە بۆ وڵاتانی ناوچەکە دروست دەکات ئێمە دەبێت پشت بە پەیوەندیەکانمان ببەستین پەیوەندیەکان کە بنەماکی زۆر گەورەیە ئەویش ئاڵوگۆری بازرگانیەکان و ئاڵوگۆری بەرژەوەندیەکان ئەویش بریتە خاڵی دووەمیش بریتە لە ڕێزگرتن لە سەروەری و یاسایی عێراق ئەگەر بێت و عێراق بەهێز نەبێت ڕۆژهەڵات ناوەڕاست بەم شێوەیە لاواز و سیس دەبێت من هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەکتان دەخوازین و چاوەڕێ دەکەین لە پانێڵە جیاوازەکاندا بتوانین چۆن دێژە بەمکارە بدەین سوپاس بۆ لایەکتان